کوردستان دەکەم ئەوە 4 مانگە بەسەر حکومەتدا چووە ئەمانە حکومەتێکی چاک تەشکیلکەن معاشی خەڵک بدەن هیچمان نایە لە حکومەت بەس داوان لە حکومەت هێرمی کوردستان حەق معاشێکی خەڵکی بدەن و خەڵک ئێستا بێ هیچ دانیشتووە خەڵک بێ پارەیە. ئێمە داواکاری لە حکومەتی هەرێم لایەنەکان پێک بێن و بۆەوەی خەڵک زەرمەند دەبێ خەڵک بواری ئابووری زیاتر بێت خەڵک بژێوی ژیانی خۆش بێت ئێمە ئەوانەمان پێخۆشە. دایمە چامان لەوەیە کە ئیستیقراریەتێک هەبێت لە کوردستان لەبەرەوەی خەڵکی هەمووی چاوەڕێی ئیستیقراریەتی کوردستانەکە هەمیڵی حکومەت پێک بێ پاشەکەوت نەمێنێوانە ئیتر یعنی ئێمە سیر وەزعەکەین دایمەن هەمووی لەسەر وەزع سیاسیەکان مێنێ کە لە کوردستانە هەیە بەڕاستی ناستیقراریەتێک هەیە حاڵیەت ئیتر خەڵکی هەمووی چاوەڕێوەیەتی کە حکومەت تشکیل بکرێ و ینی خەڵکی موچە وەرگرێ و هەرتا ئەم حکومەتە تشکیل نەکرێ و خەڵکی دایمەن حەز بە ئیستیقراریەت ناکە بازار حەز بە ئیستیقراریەت ناکە یعنی هەموو شتێ دایمە شڵەژاوە. زۆرم حەز دەیە کە حکومەت تشکیل کرێ کە حکومەت تشکیل نەکرێ زەرری ئەو ملەتێ هەر وەزیرێک گۆڕێ هەر مدیر گۆڕێ یعنی ئیدارە باشە دەبێت ئینشاءالله.